لەم خاڵی پشکنە بە دوای کیلۆمەترێک ئیدی مەترسی لەسەر ئەو هاوڵاتیە کوردانە دروست دەبێ کە ڕۆژانە بە سنووری قەزای دووس خوڕمات و تێپەر دەبن و دەچنە بەغدا چونکە لەسەر ئەم ڕێگایە چەندین گروپی چەکداری جیاواز بوونی هەیە و ڕۆژانە هاوڵاتیان دەفرێنن. ڕێگەی گشتی سلێمانبەگ بەغدا چیتر بۆ هاوڵاتیانی کورد بێ مەترسی نییە. لە دوو حاڵەتی دوا بە دوای یەکدا سێ پاسەوانی سەر و کۆمار کە یەکێکیان ئەفسەرە و حەوت شۆفێری کورد کە سییانیان دانیشتووی قەزای دەربەندی خانن فڕێنران بەڵام چوارەکەی تر کەس نازانێت خەڵکی چ شارێکن بۆ شوێنێکی نادیار فڕێنراون. کەسوکاری فڕێنراوەکان پەنجەی تۆمەت ئاراستەی حەشدی شەعبی دەکەن چونکە بە بڕای ئەوان تەنها حەشدی شەعبی ئاسایشی ئەو ڕێگایە دەپارێزێت. گومانیان هەیە فڕێنراوەکان لای چەکدارانی حەشدی شەعبی بن بەڵام حەشدی شەعبی ڕەتی دەکاتەوە. وەڵا دوو کوڕمگیرا داواکاریمەوەیە لە حکومەتی هەرێم لە سەرۆک کۆمار و لە سەرۆک وەزیرانی عێراق ئابادی ئەم وەزەب خەنەبارێکە ئاوە نابێ ئەم ململانەی سیاسەتەوە نابێ ئەم میلەتیان هەموو لەبەر کورسی خۆیان هەموو میلەتیان بەرداوەتە یەک بۆ خۆیان دانیشتون. کوڕەکان ئێمە کاسپیان کردووە پەیوەندیان نییە بە هیچۆ کاسپیان کردو بە دوای مایشەت کەوتون هاتوون لە ڕێ گرتوونیان. بەڵام ئەم مناڵانەیە مۆڵای کاسبن چەند ساڵە تقریبا حەوت ساڵێک سایەخی ئەم پیاوەن و بەم ڕێگا ئەڕۆن و تێن لە فەقیری و دامایەچن داوا لە حکومەت و لایەنەکان هەر هەمیوانەکەن هاوکاریمان بکەن بەشکم بۆمان ئازادکەن بێنەوە شوێنی خۆیان. ئێمە ئیسانی کوشتی فەقیر و هەژار و چینی کرێکار و فەلاحی. بە پێی ئەو زانیاریانەی کە دەستی نارتی کەوتون سەرۆکایەتی کۆمار لە هەوڵدایە بۆ ئازادکردنی ئەفسەر و دوو پاسەوانەکەی بۆ ئەوەی چارەنووسیان بە هەمان چارەنووسی چوار پاسەوانەکەی ساڵی پار نەچێت. کەسوکاری فڕێنراوەکانیش داوا لە هێزە ئەمنیە کوردیەکان دەکەن لە ئاشکراکردنی چارەنووسی کوڕەکانیاندا هاوکاریان بکەن. هێزەکانی پێشمەرگەش دەڵێن هەموو هەوڵێکیان بۆ ئەو مەبەستە خستۆتە گەڕ. لەسەر خەتشین لەگەڵ هەموو بەرپرسانی حەشتی شەعبی و عەسای بۆ ئەمانە تا ئێستا هیچ کەسێک نەیوتوە لای ئێمەیەوە چارەنووسیان تا ئەم کاتە نادیارە و نازانین چۆن. بەڵێ دوێنێ لیوای سەرۆک کۆمار شوێنەکانی ئاگدار کردوێتەوە و مەفرەزەیەکشان لە بەغاوە هاتن چبوونە مقڕەکانی حەشتی شەعبی سوات هیچ نەتیجەیەک نییە. ئەوانەی لە سەر ڕێگەی گشتی بەغدا سلێمانبەگ دەفڕێنرێن تەنها هاوڵاتی کورد و عەرەبی سونەن. دواتر فڕێنەرەکانیش داوای پارە لە کەسوکارەکانیان دەکەن یاخود دوای سوکایەتی پێکردنی زۆر فڕێندراوەکان ئازاد دەکەن. دیار جەمالێ نارتی، سنووری ناحیە سلێمانبەگ.